ئینسانی مسلمان جاری وایە بەهۆی نەزەڕ خێزانی لە پێشچاو دەکەوێت، خێزانی لە پێشچاوەکەوێت، حەزی لەو شتێک کە بینیوێتی، بەڵام کاتێ بەدەستی هێنا ئەزانێ وەک ئەوەی خۆی وایە، بەڵام شەیطان فێڵی لێ کردووە. ئیبن مفلیح دەفەرمێ ئین العین تەرا ما لا تملك على غير أصله. دەفەرمێ ئینسان بە چاوەکانی دەبینێ شتێک کە خاوەنداریەتی ناکا لەسەر غەیری ئەسڵی خۆی، پێی وایە زۆر جوانە، پێی وایە زۆر لە خێزانی خۆی باشترە، زۆر لە پیاوەکەی خۆی باشترە، بەڵام چاو درۆ لەگەڵ دەکا ئاگادار بە. دەفەرمێ فەئین مەلەکته ڕەئەته على ئەسڵه، بەڵام کاتێ وەدەستی هێنا ئەزانێ کە ئەمان شتە هەمان معدەنە، ئاگادار بە چاوت فێڵ لێ نەکات. رجل في مكة فرأى امرأة جميلة، پیاوێک لە مەکە ڕۆی ئافرەتێکی جوانی بینی، فنظر إليها، سەیری کرد، ئافرەتەکە هەستی پێکرد کە پیاوەکە سەیری دەکات، فقالت له يا هذا، پێیوت ئەیە پیاوەکە، غض بصرك، ئەی پیاوەکە چاوەکەت بگرە، يا هذا غض بصرك عما ليس لك، چاو بگرە لە شتێک کەی تۆ نییە، کە مافی تۆی نیە، حتى ترى ببصيرتك ما هو لك، حتى ترى ببصيرتك ما هو لك، تا ئەوەی کە لە ماڵەوە ئیخۆتە وەک خۆی ببینی. کاتێ سەیری ئافرەتی خەڵکەکەیت خێزانی خۆت وەک خۆی نابینی.